بەرنامەکان چی بوو؟ ئێمە کوبوونەوەیەکی زۆر باش و بە سوودمان هەبوو و چوون و تێگەیشتن و تێڕوانینی خۆمان لەسەر کۆی ئەو بەرنامانەی لە ناوچەکە دەهەن هەردوو لامان قسەمان لەسەری کرد زۆر دڵخۆشین بەوەی کە بینیمان پشتیوانیەکی زۆر هەیە لەلایەن ئەمریکاوە بۆ خەڵکی کوردستان و هەروەها بە ئەو پرۆسەیە کە پێمان وایە لە بەرژەوەندی هەموو کوردستان و هەموو خەڵکی عێراق دەدەێت. جەنابی سەرۆک وەزیران وەزیری دەرەوەی ئەمریکا زۆر ڕووخۆش بوو ئێوەش دەم بە بزە بوون لەگەڵی دیارە کۆبوونەوەکەتان سەرکەوتو بووە داوەتان کرد بۆ کوردستان و هەنگاوی دواتر چ دەبێت؟ کۆبوونەوەیەکی سەرکەوتومان هەبووە بێگومان داوەتشمان کردووە کە بێ سەردانمان کاویش بۆ خۆی دەمێنێتەوە و بەرنامەکەی خۆی و دەتوانێت بەرگار بدات چ کاتێکەوە. بۆ سنەوەی کوردستانی نوێی ئەمریکا بڕیارە ئامادەی لێکارایی ئەمڕۆ پەشوەداری لەمی عراق ئەمە ڕێدانی و کۆبوونەوەی ناتان لەگەڵ کوردستانی پێگومان کردنەوەی کنسڵخانە و هاتنی زیاتری دەرپرسانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان ڕنگدانەوەیەکی هەرێنی دەبێت و ئەم بچوونانەی کە دەشی بیستین لە بەغدا و ئەو تەسیحاتانەی کە دەدرێ وەدارم هەمویان لە بەرژەوەندی خەڵکی عێراق بیری لێ بکرێتەوە و تاکو نەرمی زیاتر بنوێنن زیاتر دەبێنن کە ئەو هەوڵ کوششەی کە ئێمە دەیدەین لە بەرژەوەندی. Mr. Prime Minister, how did the meeting go? Went very well. جەناب باسی پێکێنانی کابینەی نوێی حکوومەت هەرێمی کوردستان کرا چون ئەمریکا زۆر مەبەستێتی هەرچی زووتر ئێمە پێمان خۆشە لە زووترین کاردا کە بەداخەوە تا کوێستە زۆریشی پێچووە بەڵام ئەم حکوومەتە پێک بێ کە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بە دوای